إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، لە ڕۆژێکی ئاوا پیرۆز و لە شوێنێکی ئاوا پیرۆز، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بمان گێڕی لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، لەو بەندانەی کە هەمیشە پەروەردگاریان دەناسن و شکر و سوپاسی نیعمەتەکانی پەروەردگار دەکەن. ئەگەر ئینسان بیر بکاتەوە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار، فەزڵ و چاکەی خوای پەروەردگار هێندە بەسەرمانەوە زۆرە، ئینسان ناتوانێ بیان ژمێرێت. وەکو خوای پەروەردگار دەفەرمێت: وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا. ئەگەر بتانەوێ ناز و نیعمەتەکانی خودای پەروەردگار بژمێرن، ئەوە هەرگیز ناژمێردرێن، حیساب ناکرێن. ئەوەندە زۆرن بەسەر ئێمەوە، چاکە و فەزڵ و نیعمەتەکانی خوای پەروەردگار ناژمێردرێن. بۆیە بە کورتی باس لەوە دەکەین نیعمەتەکانی خوای پەروەردگار و ئەرکی موسڵمان. نیعمەتەکانی خوا و ئەرکی موسڵمان. ئەرکی ئینسان چییە لە بەرامبەری ئەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار بە ئێمەی داون؟ خوای پەروەردگار پێمان دەفەرمێت: یا ئەیها الناس اذکروا نعمة الله عەلەیکم. ئەی خەڵکینە، بە تێکڕای ئینسانەکان بانگ دەکات. یا ئەیها الناس، نەک تەنها ئینسانی موسڵمان، ئینسانی ئیماندار. بۆ ئەوەی ئینسانێک کە ئیمانداریش نییە، خوای پەروەردگار بناسێت لە ڕێگای ئەو نیعمەت و چاکە و فەزڵەیەوە. یا ئەیها الناس اذکروا نعمة الله عەلەیکم. ئەی خەڵکینە، باسی ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەن بەسەر ئێوەوە، باسییان کەن، بیان ژمێرن، دیراسەیان بکەن بۆ ئەوەی گەورەی خودای پەروەردگارتان بۆ دەرکەوێت، بۆ ئەوەی حکمت و دانایی پەروەردگارتان بۆ دەرکەوێت. جا دەفەرمێ: هەل من خالق غەیر الله یەرزوقکم من السەماء. کاکە بێجگە لە ئەڵڵا دروستکارێکی دیکە هەیە، دروستکارێکی دیکە هەیە لەو بوونەوەرەیدا کە بتوانێ ئەو هەموو بوونەوەرە ئاوە بەو نەزم و تەنزیماتە دروستکات؟ پەرستراوێکی دیکە هەیە بێجگە لە ئەڵڵا کە شیاوی پەرستن بێت بە حەق؟ ئایا هەیە لەو بوونەوەرەدا کە پەرستراوێکی دیکە کە حەق بێ بپەرسترێت؟ بێگومان نەخەیر. دەفەرمێ: لا إله إلا هو. بێجگە لەوی هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بپەرسترێت. ئەنجا فەئەنا تؤفەکون. خوای پەروەردگار دەفەرمێ: ئەدی باشە خەڵکینە، بۆچی لا دەدەن لە ڕێگای خوای گەورە؟ ئەدی بۆچی ڕوووەردەگێڕن؟ بۆچی لا دەدرێن لەو ڕێگایە و لەو ڕێبازە و لە ناسینی پەروەردگار و پەرستنی پەروەردگار؟ یعنی سەیرە ئینسانێک ئاوا خوای گەورە بناسێت، دەسەڵات و قودرەتی بزانێت، ئاوا نیعمەتەکانی بزانێ، بیان ژمێرێت، ئەنجاریش لە ڕێگای خوای پەروەردگار لابدات و ڕوو لە خوای گەورە وەرگێڕێت. حەسەنی بەسڕی دەفەرمێ: خوای پەروەردگار نیعمەتەکان دەهێڵێتەوە لە ناو خەڵکدا هەتا وەکو ئەو کاتەی کە خۆی دەیەوێت. ئەنجا ئەگەر خەڵک شکرانەی نەکرد لەسەر ئەو ناز و نیعمەتانە، ئەگەر خەڵک شکرانە بژێر نەبوو، سوپاس گوزار نەبوو
بەرامبەری بە پەروەردگاری خۆی، بەرامبەر ئەو ناز و نیعمەتانە، بەرامبەر ئەو فەزڵ و چاکەی خوای گەورە، ئەو کاتە خودای پەروەردگار ناز و نیعمەتەکان دەگۆڕێ بە سزا خوا پەناماندات. کەواتە ئینسان دەبێت لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خودای پەروەردگاردا سوپاسگوزار بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێت ئین الله لەذو فەضڵ عەلی الناس، بەڕاستی خوای پەروەردگار خاوەنی فەزڵ و چاکەیە بەسەر خەڵکەوە، بەڵام وەلەکین ئەکثەر الناس لا یەشکورون، بەڵام خەڵک وەکو پێویست زۆربەی خەڵک لە بەرامبەر ئەو چاکە و فەزڵەی خودای پەروەردگاردا لا یەشکورون، وەکو پێویست سوپاسگوزار نینە و شکری خودای پەروەردگاری خۆیان ناکەن. خوای گەورە خاوەنی هەرچی چاکەیە بەسەر ئێمەوە هەیە، خوای پەروەردگار خاوەنی فەزڵ و نیعمەتە بەسەر ئێمەوە، بەڵام ئێمە وەکو پێویست لە بەرامبەر ئەو خوای پەروەردگاری خۆماندا جاری وا هەیە وەکو پێویست شکری ناکەین و شکرانە بژێرنین بەرامبەری. بۆیە ئینسان ئەگەر بیەوێت ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بژمێرێت ناژمێردرێن، بەڵام بە کورتی چەند ناز و نیعمەتێک باز دەکەین بۆ ئەوەی کە ئینسان لە بەرامبەریاندا سوپاسگوزار بێت، بۆ ئەوەی کە ئینسان پێی بزانێت، بۆ ئەوەی کە ئینسان چاکتر خوای پەروەردگار بزانێت بناسێت. ئەنجا یەکەم لە ناز و نیعمەتە هەرە گەورەکان بەسەر ئێمەوە ئەوەیە کە خوای پەروەردگار هیدایەتی داوین بۆ ئەو دینە ڕاستە، خوای پەروەردگار ئیمانی پێ عەتا کردوین. یەکێک لە هەرە نیعمەتە گەورەکان، بەڵکو گەورەترین نیعمەت بۆ ئینسان ئەوەیە کە ئێمە ڕێگای ڕاستمان دۆزیوەتەوە و لەسەر ڕێگای هیدایەتین ئینشاءالله. بۆیە خوای گەورە دەفەرمێت بەل الله یەمن عەلەیکم ئەن هەداکم للئیمان، کاکە ئێوە منەت مەکەن بڵێن ئێمە نوێژ دەکەین و موسڵمانین و فڵان و ئاوا و ئاوا. بەل الله یەمن عەلەیکم ئەن هەداکم للئیمان، خوا دەفەرمێ بەڵکو خوای گەورە منەتتان لەسەر دەکا کە هیدایەتی داون بۆ ئیمان، بۆ ئەو ڕێگای ڕاستە، بۆ ڕێگای ئیسلامەتی، بۆ ڕێگایەک کە ڕێگایەکی ڕووناکە و ڕێگای پێغەمبەرانە، بۆ ڕێگایەک کە ئینسان لێوە دەچێتە بەهەشت. کاکە ئینسان منەتی چی بکا بڵێ کە موسڵمانم؟ خوای گەورە منەتمان لەسەر دەکا کە ئێمەی ڕێنمونی کردو بۆ ئەو ڕێگا ڕاستە. ئینسان هەتاوەکو خەڵکێکی دوور لە بەرنامەی خوای گەورە نەبینێت نازانێ گەورەی ئەو دین و ئیمانە و ئەو ئیسلامە چەندەیە. ئینسانی وهەیە دوو لە ڕووی جەنابتان سەگ دەپەرستێت، ئینسانی وهەیە باڵندەیەک دەپەرستێت، ئینسانی وهەیە تەنانەت حەیوانێک دەپەرستێت. ئێستا لەو زەمانە پێشکەوتووەدا ئینسانی وهەیە بت دەپەرستێت. مامۆستایە گێڕایەوە گوتی وەڵڵی ئێستا لە وڵاتی هیندستان ئینسانی وهەیە مامۆستای زانکۆیە بتێکی لە ژوورەکەی خۆی داداناوە بتەکەی دەپەرستێت. ئینسانێکی خوێندەوار لەو زروف و زەمانەدا بت دەپەرستێت، تاوەکو ئینسان ئەوانە نەبینێ نازانێ گەورەی ئەو دینە چەندە گەورەیە برام. ئینسانی وهەیە هەوا و هەوەسی خۆی دەپەرستێت، خوا پەناماندات. ئینسانی وهەیە ئینسانێک دەپەرستێت لە خوای پەروەردگاری خۆشتر دەوێت، پێی لە خوای پەروەردگار گەورەترە. ئینسانی وهەیە قەبرێک دەپەرستێت، داوای لێ دەکات و لێی دەپاڕێتەوە، تاوەکو نەزانی ئەو دینە چەندە گەورەیە. ئەوانە نەبینی گەورەی ئەو دینەت بۆ دەرناکەوێت. ئینسانێک کە یەکتاپەرست بێت، ڕووی لە خاڵقی خۆی بێت، ڕووی لە ئەڵڵا بێت، ئەنجا دەزانێ بەڕاستی ئەوە حەقی ئەوەی هەیە کە خوای گەورە منەتمان لەسەر بکا کە هیدایەتی داوین بۆ ئەو ڕێگایە ڕاستە. بۆ یەکێک لە هەر نیعمەتە گەورەکان نیعمەتی ئیمانە ئینسان دەبێ پێی بزانێت. مامۆستایە گەڕایەوە گوتی ڕۆژێکیان هەندێک کرێکاری هیندستانی لە کوردستانی خۆماندا ئیشیان دەکرد. گوتی بەسەر عەموودەوە بوون کە ئیشیان لە عەموودی کارەبا ئەوانە دەکرد. گوتی ئێوارە کە گاڕانی مانگایان هاتەوە بەوێدا یەکسەر لە ئیشەکەیان و لە عەموودەکەی هاتنە خوارەوە، هەتاوەکو گاڕانەکە تێپەڕی ئەوان بەڕیز وەستا بوون وەکو ڕێز و حرمەتێک بۆ مانگا. دوو لە ڕووی جەنابتان لەبەر چی؟ لەبەرەوەی مانگا پەرستن، دابەزین بۆ ئەوەی کە ڕێز لەوە بگرن کە دەیپەرستن. سبحان الله. بەل الله یەمن عەلەیکم ئەن هەداکم للئیمان، کاکە خوای گەورە منەتمان لەسەر دەکا کە هیدایەتی داوین بۆ ئەو دینە پیرۆزە. ئاخر مانگایەک چییە ئینسان بیپەرستێت؟ حەیوانێک ئینسان بیپەرستێت،
دەی بەڕاستی ئەو دین و ئیمانەی ئێمە کە تەنها ڕوومان لە خوای گەورەیە ئیشەڵڵا بەڕاستی شیاوی ئەوەیە کە ئینسان بە پێی بزانێت و بە منەتی بزانێت. خوای گەورە دەفەرمێت ئەفەمەن شەڕەح الله صدره للئیسلام، ئایا نابینی ئەو کەسەی کە خوای گەورە هیدایەتی داوە و دڵی واڵا کردووە بۆ دین و ئیمان، فهو على نور من ربه، خوای گەورە دەزانێت دەفەرمێت ئەو کەسەیە لەسەر نور و ڕووناکیەکە لەلایەن پەروەردگاری. ئەی چیت دەوێ موسڵمان؟ خوای گەورە پێت دەفەرمێ ئەوەی کە دڵی واڵا کرد بێت بۆ دین و ئیمان و ئیسلامەتی، ئەو کەسە لەسەر ڕووناکیەکە لەلایەن خودای پەروەردگارەوە کە دینی ئیسلامە. برام دەیکەواتە ئەی موسڵمان دڵت بەو دین و ئیمانەی خۆت خۆش بێت، چونکە بەڕاستی گەورەترین نیعمەتە. وهابی کوڕی مونەبیه دەفەرمێت سێ ناز و نیعمەت هەن کە سەری هەموو ناز و نیعمەتەکانن. سێ ناز و نیعمەت هەن کە گەورەی هەموو ناز و نیعمەتەکانن. لە هەموو ناز و نیعمەتێکی دنیا گەورەترە بۆ ئینسان. یەکەمیان نیعمەتی ئیمان و ئیسلامەتیە کە نیعمەتەکان تەواو نابن بەبێ نیعمەتی ئیمان و ئیسلامەتی. ئەگەر ئینسان هەموو دنیای هەبێت تەنها نیعمەتی ئیمانی نەبێ هیچ سوودێکی نییە. بۆچی؟ چونکە ئیمان ئینسان بەرەو دیداری خودای پەروەردگار و لیقای خوای پەروەردگار دەبات. ئینسان بەرەو بەهەشتی خوای پەروەردگار دەبات، بەڕەو ڕەزامەندی خوای گەورەی دەبات. بۆیە بەبێ نیعمەتی ئیمان نیعمەتەکانی دیکەش هیچ سوودیان نییە و تامیان نییە. گەورەترین نیعمەت بریتیە لە نیعمەتی ئیمان. دووهەم نیعمەت بریتیە لە نیعمەتی لەش ساغی، بریتیە لە نیعمەتی تەندروستی. بەبێ ئەوەش ئینسان ناتوانێت تەندروست بژێت. ئەوەش نیعمەتێکی زۆر گەورەیە، دەبێت ئینسان پێی بزانێت لە بەرامبەریدا شکری پەروەردگار بکات. سێیەمینیان دەفەرمێ نیعمەتی ماڵ و سامانە کە ژیان بەبێ ئەوە ناچێتە سەر. ئەوەش نیعمەتێکی زۆر گەورەیە کە خوای پەروەردگار پێی دابێ، کە خوای پەروەردگار سەرۆت و سامانێکی پێدابی لە بەرامبەریدا شکر بی لە ڕەزامەندی خودای پەروەردگاریشیدا بەسەر ببەی. ئەو سێ نیعمەتە دەفەرمێت بەڕاستی گەورەترین ناز و نیعمەتن بۆ ئینسانەکان. کەواتە نیعمەتی ئیمان بەڕاستی گەورەترین نیعمەتە بۆ ئینسان. بەڕێزان دەبێت ئینسان پێی بزانێت، دەبێت ئینسان بزانێت کە بۆ ئەو ڕێگا ڕاستە هیدایەت دراوە چ نیعمەتێکە، سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکات، لە بەرامبەریدا شکر بێت نەک بێکاتە منەت. خوای گەورە منەتمان لەسەر دەکات کە ڕێنمونی کردوین بۆ ئەو ڕێگا ڕاستە تەنها خوای گەورە دەپەرستین، هیچ کەسێکی دیکە و هیچ شتێکی دیکە ناپەرستین، چونکە هیچ شتێک شاوی پەرستن نییە بێجگە لە ئەڵڵاه. دووهەمین لە ناز و نیعمەتەکان کە خوای گەورە پێی داوین بریتیە لە نیعمەتی ئەندامەکان، بریتیە لە نیعمەتی ئەو جەستەیە کە خوای گەورە بە ئینسانی داوە. ئینسان هەتاوەکو کەسێک نەبینێ کە لەسەر جێگایە، کەسێک نەبینێ کە زمانی ئیش ناکات، کەسێک نەبینێ کە گوێی ئیش ناکات، چاوی نییە، قەدری ئەو ناز و نیعمەتانە نازانێت. وەکو دەڵێن بەڕاستی قەدری لەش ساغی لە لای ئینسانێکی نەخۆشە. ئینسانێک کە نەخۆشە لەسەر جێگایە ئەو دەزانێت قەدری ئەو لەش ساغیە چەندە، قەدری ئەو ئەعزا و ئەندامانە چەندە. دەیکەوە بۆ ئینسان دەبێت لە بەرامبەری ئەو نیعمەتەشدا ئینسان سوپاسگوزار بێت. سوپاسگوزاریش ئەوەیە کە لە ڕەزامەندی خوای پەروەردگاریاندا بەکار بێنی. بۆیە خوای گەورە دەفەرمێت وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون، ئای لە نەفسی خۆتان وەربدنەوە نابینن خوای گەورە چەند بە جوانی و چەند بە ڕێکی و چەند بە تەنزیمات دروستی کردووە. ئەگەر ئینسان باسی هەر ئەندامێک بکات کە خوای گەورە چۆن بە تەنزیمات ڕێکی خستووە، هێشتا بە چەند وتار تەواو نابێت. برام دەیکەواتە لە بەرامبەریدا سوپاسگوزار بە. بۆیە قەتادە پێمان دەفەرمێت هەر کەسێک بیر بکاتەوە لە دروستکردنی نەفسی خۆی بۆی دەردەکەوێت کە خوای پەروەردگار چۆن بە جوانی دروستی کردووە، ئامادەی کردووە بۆ ئەوەی کە عیبادەتی خوای پەروەردگار بکات. بۆیە هەموو ئەندامەکان بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو جومگەیەکی ئینسان لەسەریەتی کە چاکە بکات و خێر بکات. لەبەری هەموو ئەوانەدا ئینسان خێر و چاکەیەک ئەنجام بدات، چونکە ئەوە ناز و نیعمەتی خودای پەروەردگارە. بیشری حافی پێمان دەفەرمێت ئەگەر ئینسان تەنها لە گەورەی و عەزەمەتی خودای پەروەردگار بیر بکاتەوە، تەنها بیر لە گەورەی پەروەردگاری خۆی بکاتەوە، لە دەسەڵاتەکەی بکاتەوە،
بەڕاستی هەرگیز سەرپێچی پێ ناکرێت کەسێک خوای گەورە وەکو خۆی بناسێت دەسەڵاتەکەی بزانێت بیری لێ بکاتەوە لەو هەموو قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار ئەوە هەرگیز ئەو کەسەیە گوناحی پێ ناکرێت. ئەبی هورەیرە بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لە فەرمایشتێکدا أول ما يسأل عنه العبد يوم القيامة من النعيم یەکەمین شت کە لە ڕۆژی قیامەتێدا لە ناز و نیعمەتەکان لە ئینسان دەپرسرێتەوە دەزانن چییە؟ لەو ناز و نیعمەتانەی کە خوای گەورە بە ئینسانی داوە یەکەم شت کە خوای گەورە لێمان دەپرسێتەوە چییە؟ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أن يقال له ألم نصح لك جسمك پێت دەگوترێت ئەی ئینسان ئایا تەندروستیمان پێ نەدای جسمێک و لاشەیەکی جوان و ڕێک و پێکمان پێ نەدای کە تەندروستیەکی باشت هەبوو ئەوەت لە چدا بەسەر برد؟ ئەو ناز و نیعمەتە جاری وایە ئینسان قەدری نازانێت کەم و کوڕیەکی زۆر گچکەی کەچی باسی ئەوە دەکات بەڵام باسی ئەو هەموو چاکەیە ناکات ئەو هەموو ناز و نیعمەتە ناکات کە خوای پەروەردگار پێی داوە. خوای پەروەردگار پێمان دەفەرمێت والله أخرجكم من بطون أمهاتكم خوای گەورە لە سکی دایەکتان ئێوەی دەرهێناوە و دروستی کردوون لا تعلمون شيئا کاکە هیچت نەدەزانی پێشتر ئێستا فێریشتێک بووی بۆ لە خۆت بای دەبی خوای گەورە ئەو ئەندامانەی پێداوی بۆچی بەو ئەندامانت لە جیاتی ئەوەی خوای گەورە بناسی بەرەو هیدایەت بڕۆی خەڵکی پێڕێنمونی بکەیت خۆت و خەڵکیش بەرەو گومڕایی و بەرەو خراپە دەبی خوا پەنامەندات. وجعل لكم السمع والأبصار والأفئدة خوای پەروەردگار چاوی پێداوین خوای پەروەردگار گوێچکەی پێداوین کە پێی ببیستین ئەنجا دڵێکی پێداوین و عەقڵێکی پێداوین کە پێی تێبگەین دەفەرمێ بۆچی لعلكم تشکرون عیلەتەکەمان بۆ ڕوون دەکاتەوە خوا بۆچی ئەو ئەندامانەی پێداوی بۆچی ئەو ناز و نیعمەت و جەستەیەی پێداوی لعلكم تشکرون دەیبران بۆ ئەوەیە لە بەرامبەری ئەوەدا سوپاسگوزاری خوای پەروەردگاری خۆت بکەیت. ئەنجا گوتراوە بە سوفیان شکر و سوپاسگوزاری چییە؟ فەرموویەتی بریتیە لەوەی کە ئینسان ئەو ئەندامانەی بپارێزێت لە قەدەغەکراوەکان لەوەی کە خوای گەورە نەهی لە ئێمە کردووە ئەوە شکر و سوپاسی خوای پەروەردگارە. هەر ئەندامێک خوای گەورە پێی داوی لە ڕۆژامەندی خوایدا بەکاری نهێنی بەڕاستی ئەوە شکر و سوپاسی خوای پەروەردگارت نەکردووە چونکە شکرانە بژێری و سوپاسگوزاری هەر ئەوە نییە بە زمان بڵێ خوا شکرم ئەو ئەندامەی خوای گەورە پێی داوی ئەو نیعمەتەی پێی داوی لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری نێنی بەڕاستی ئەوە ئینسان شکر و سوپاسی خوای پەروەردگاری نەکردووە. ئیمامی شاتیبی پێمان دەفەرمێت شکر بریتیە لە بەکارهێنانی ئەو ناز و نیعمەتانە لە ڕەزامەندی خوای پەروەردگاردا. هەر ناز و نیعمەتێک هەر چاکەیەک هەر ئەندامێک هەر فەزڵ و چاکە و بەخششێک خوای گەورە بە ئێمەی داوە ئەگەر ئینسان لە ڕەزامەندی خوای پەروەردگاریدا بەکار بێنێت ئەو جا ئینسان سوپاسی خوای پەروەردگاری کردووە. دەگەڕنەوە کە پیاوێک لە کاتێکدا کە چاوی نەبوو چاوەکانی لە دەستدا بوو و هەروەها دەست و قاچیشی نەبوو پیاوێک بەوێدا ڕۆیشت و بەلای داڕۆیشت بینی ئەو پیاوە نە چاوی هەیە و نەدەست و لاقی هەیە کەچی سوپاسگوزاری خوای پەروەردگار دەکات و حەمد و سەنای خوای پەروەردگار دەکات دەڵێت ئەی خوای پەروەردگار سوپاست دەکەم لەسەر ئەوەی کە پێت داوم لەسەر ئەوەی کە غەیری منت پێ تاقی کردوتەوە ئەمنت بەو شەوازەیە تاقی نەکردوتەوە لەسەر ئەوەی کە فەزڵی من داوە بەسەر زۆرێک لە دروستکراوەکاندا حەمد و سەنای خوای پەروەردگاری دەکرد. ئەو پیاوە زۆر پێی سەیر بوو گوتی جاکاکە لەسەر چی سوپاسی خوای گەورە دەکەی ئەتۆ چاوت نییە و دەست و قاچت نییە و ئاخر ئاوا بەو شەوازەیە سوپاسی خوای خۆت دەکەی زۆر پێی سەیر بوو. ئەو پیاوەش پێی فەرموو ئەی ئینسان ئەی فڵان کەس لەسەر ئەوە سوپاسی خوای پەروەردگار دەکەم کە وهبني لسانا ذاكرا خوای گەورە زمانێکی پێداوم هەمیشە زیکر و یادی خدای پەروەردگاری پێ دەکەم زمانێکی زاکر کە سوپاسی خوای گەورە دەکات نیعمەتێکی خوای گەورەیە برام بەخوا ئینسانی وا هەیە کە ڕانەهات ئەو زمانەیە لە ڕەزامەندی خوای پەروەردگاردا بەکاربێنێت لە کاتێکدا کە نەخۆشە پێی دەڵێی زیکر و یادی خوای گەورە بکە زمانەکەی ناگەڕێ کە یادی خوای پەروەردگار بکات
ئایا دەزانی زمانێک کە زیکر یادی خوای گەورە دەکات نیعمەتی خوای گەورەیە ئینسان پێویستە قەدری بزانێت. دووهەمیان فەرمووی لە بەرامبەری ئەوەدا سوپاسی خوای گەورە دەکەم کە دڵێکی پێداوم کە لە خوای پەروەردگاری خۆم دەترسم. ئەنجا لە بەرامبەر ئەوەدا سوپاسی خوای گەورەی خۆم دەکەم کە جەستەیەکی پێداوم لەسەر بەڵا و موسیبەت سەبر و ئارام دەگرم. لەسەر ئەوە سوپاسی خوای پەروەردگاری خۆم دەکەم. لەگەڵ ئەوەدا کە ناتەواوی هەبوو بەڵام سوپاسی خوای پەروەردگاری خۆی دەکات لەسەر ئەو ناز و نیعمەتانەی کە خوای گەورە پێی داوە. کەواتە بەڕاستی ئەو جەستەیە نیعمەتێک کە خوای گەورە بە ئینسانی داوە ئینسان دەبێت سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکات. جاری وهەیە ئینسان کەم و کڕیەیەکی گچکەی هەیە هەر باسی ئەوە دەکات بەڵام ئەو هەموو چاکەیە لە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار نابینێت. پیاوێک دەچێتە لای زانایەک و شکاتی ئەوەی لەلا دەکات دەڵێت بەخوا فەقیرم و ماڵ و سامانم نییە و دەوڵەمەند نیمە و شکاتی فەقیرەکەی خۆی لەلای ئەو زانایە دەکات. ئەو زانایەش دەیەوێت ناز و نیعمەتەکانی خوای گەورەی بخاتە بەرچاو. پێی دەڵێ کاکە ڕازیت بەوەی کە دوو چاوت نەبێت لە بەرامبەردا 10,000 دیرهەمت هەبێت؟ دەڵێ نەوەڵا ڕازی نیمە چاوم نەبێت. ئەی پێی دەڵێت باشە ڕازیت لە بەرامبەر ئەوەدا کە شێت بی و عەقڵت نەبێ ببیە جێگای گاڵتەجاری خەڵک دوو لە ڕوو جەنابتان 10,000 دیرهەمت هەبێ بەڵام ئەو عەقڵت نەبێ کە خوای گەورە پێی داوی. دەڵێ نەوەڵا بەوەش ڕازی نیم نەخێر. ئەی پێی دەڵێت ڕازیت بەوەی کە دەست و لاقت نەبێت کە خوای گەورە پێی داوی لە بەرامبەردا 20,000 دیرهەمت هەبێت؟ دەڵێ نەوەڵا بەوەش ڕازی نیم. دەی پێی دەڵێ ئەی فڵان کەس شەرم ناکەی لە خوای پەروەردگار خوای گەورە ئەو هەموو ئەعزای پێداوی ئەو هەموو چاکەی پێداوی ئەو هەموو نیعمەتەی لەگەڵدا کردووی کەچی تەنها شکات دەکەی لە پەروەردگارت لە بەرامبەر ئەوەدا کە ماڵ و سامانت نییە. ناڵین فەقیری شتێکی باشە. ئینسان ئەگەر ماڵ و سامانێکی بە ڕەحمەتی پێ بدرێت لە ڕەزامەندی خوای پەروەردگاریدا سەرف کات بەڕاستی خێر عەلا خێرە. بەڵام ئینسان وەختێک کە ناز و نیعمەتێکی نییە هەر تەماشای ئەوە نەکات هەر لەسەر ئەوە نەوەستێت چونکە خوای گەورە چەندین چاکەی دیکەی پێداوی ڕەنگە قەدریان نەزانی دەنا چاکەکانی خودای پەروەردگار و نیعمەت و فەزڵی خودای پەروەردگار بەسەر ئینسانەوە ناژمێردرێت ئەوەندە زۆرە. سێهەمین لە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار کە ئینسان بەڕاستی پێویستە قەدریان بزانێت بریتیە لە ناز و نیعمەتی بەفر و باران کە ئێستا ئەو بەفرەی کە دەیبینین ناز و نیعمەتێکی خوای پەروەردگارە چاکەیەکی خوای پەروەردگارە لەگەڵ ئێمە چونکە ئەگەر باران نەبێت بەفر نەبێت ئەو زەویە وشک دەبێت بۆ گەن دەبێت. خوای پەروەردگار بۆمان تازە دەکاتەوە بۆمان نوێ دەکاتەوە بەهۆی چیەوە بەهۆی ئەو بەفر و بارانەیەوە. دەبێت ئینسان لە بەرامبەریدا سوپاسگوزار بێت پێ بزانێت ئەوە چاکەی خوای گەورەیە. ئەگەر هەموو دنیا هەڵسێت بۆ ئەوەی کە بۆ وڵاتێک بۆ شارێک بۆ گوندێک باران ببارێت ناتوانن بیبارێنن بێجگە لە خوای پەروەردگار. دەی ئەوە شیاوی سوپاس نییە برام؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەوە ئینسانی موسڵمانە ئەو کەسە ئیماندارە کاتێک کە باران دەبارێت چی دەڵێت؟ دەڵێت مطیرنا بفەضل الله وەڕەحمەته بارانمان بۆ باری بەچی بەهۆی چیەوە؟ بەهۆی فەزڵی خودای پەروەردگار و ڕەحمەتی خوای پەروەردگار بەهۆی چاکەی خوای گەورە واتە لە خوای گەورەی دەزانێت بە ڕەحمەت و چاکەی خوای پەروەردگاری دەزانێت. پێغەمبەر دەفەرمێ ئەوە ئینسانی ئیماندارە ئەوە قسەیەتی کاتێک کە باران دەبارێت ئەو کەسە دەڵێت مطیرنا بفەضل الله وەڕەحمەته بەهۆی ڕەحمەت و فەزڵ و چاکەی خوای پەروەردگارەوە بارانمان بۆ باری. خوای پەروەردگار سەرنجمان ڕادەکێشێت دەفەرمێت قل ئەڕەئەیتم ئین ئەصبەح ماؤکم غەوڕا پێیان بڵێ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەر موسڵمانێک بە هەر کەسێک کە خۆی بە موسڵمان دەزانێت خۆی بە خواناز دەزانێت پێیان بڵێ بە هەموو خەڵکی بڵێ ئەگەر خوای پەروەردگار ئەو ئاوە بە ناخی زەویدا بباتە خوار کەس نەتوانێت دەری بێنێت بارانیش نەبارێت جا فەمەن یەئتیکم بماء معین بەرام کێ هەیە بتوانێت ئاوێکی زوڵاڵ و سازگارت بۆ بێنێت؟ کێ هەیە بتوانێت بارانت بۆ ببارێنێت؟ برام هەموو دنیا کۆ بێتەوە بەفر ببارێ ناتوانێت. دەیکەواتە لە بەرامبەریدا سوپاسگوزار بە
دەیکەواتە لە بەرامبەریدا دوعای خێر بکە لە کاتێکدا کە باران دەبارێت بەفر دەبارێت ڕەحمەتی خوای گەورە دێتە خوارەوە لەو کاتێدا پێویستە ئینسان دوعا بکات و بپاڕێتەوە. پێغەمبەر فێرمان دەکات صلی الله عليه وسلم بڵێن اللهم اغسل خطاياي بالماء والثلج والبرد. ئەی خوای پەروەردگار داوات لێ دەکەین کە گوناحەکانمان بشۆیەوە بەهۆی ئاوی باران و تەرزە و بەفرەوە، گوناحەکانمان بشۆیەوە، گوناحەکانمان لێ ڕشکەیەوە، لەو کاتێدا بپاڕێنەوە لەو کاتێدا ڕەحمەتی خوای گەورە دێتە خوارەوە و دوعا قبوڵە. کوردەواری جوانیان گوتووە لە کۆتاییدا کە بیڵێن دەڵێت کانیەک ئەگەر ئاوت لێ خواردەوە بەردی تێمەهاوێ. جا ئەگەر ئەوە بەنسبەت ئینسانێکەوە ڕاست بێت واتە کەسێک ئەگەر چاکەی بەسەرتەوە هەبوو لە بەرامبەریدا بێوەفا و سوپڵەمە بە ئەدی ئێمە چەند لەکانی خوای پەروەردگارمان خواردوتەوە، ئەدی ئێمە هەر شتێک کە لەو دنیاییدا دەیبینین دەیبیستین دەیخۆین پێمان دراوە هەر ناز و نیعمەتێک کانی خدای پەروەردگار و چاکە و فەزڵی خدای پەروەردگارە. دەیکەواتە ئەو پەندە ئەگەر بەرامبەر بە ئینسانێک ڕاست بێت ئەولاتر بەرامبەر بە خوای پەروەردگار ڕاستە. ئێمە لە چاکە و فەزڵی خوای پەروەردگار بەهرەمەند بووین لەو دنیاەدا، دەی با بەرامبەری سوپاسگوزار بین، با بەرامبەری سپڵە نەبین، بابی پەرستین بە تاک و تەنهایی، تەنها ڕوومان لە خوای پەروەردگار بێ و لەسەر ڕێگای ئەو پەروەردگارەمان بین. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەوەمان پێ دەڵێت کە بۆچی گرنگە ئێمە ناز و نیعمەتەکانی خوای گەورە باسکەین، بۆ ئەوەی کە گەورەی پەروەردگارمان بۆ دەرکەوێت، بۆ ئەوەی کە ناز و نیعمەتەکانمان لە بەرچاو بێ و بزانین، بۆ ئەوەی دانایی و حکمەتی خوای گەورەمان بۆ دەرکەوێت، بۆ ئەوەی تەنها ڕوومان لە خوای گەورە بێ و سوپاسگوزاری پەروەردگارمان بین لە بەرامبەر ئەو هەموو چاکە و ناز و نیعمەتانی خوای پەروەردگاردا. بۆیە خوای گەورە دەفەرمێت وئین تەشکوروا یەرضەه لەکم، بەڕاستی ئەگەر ئێوە سوپاسگوزار بن لە بەرامبەر پەروەردگارتاندا خوای گەورە لێتان ڕازی دەبێت. بەڵام ئینسانێک سوپاسگوزار نەبێت بە پێچەوانەوە خوای گەورە لێی تووڕە دەبێت. دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی لێمان ڕازی بێ. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی ئێمە سوپاسگوزار بین بەرامبەر ناز و نیعمەتەکانی تۆ. یا ڕەبی خوایە ئەتۆش لێمان ڕازی بی و بە بەهەشتی پان و بەرینی خۆتمان شادکەی. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی هەمیشە چاکە و نیعمەتی تۆمان لەبەرچاو بێت. وامان لێ بکەی هەمیشە سوپاسگوزار بین بەرامبەر بە تۆ. وامان لێ بکەی هەرگیز جارێک لە جاران سپڵە نەبین بەرامبەر بە تۆ، هەمیشە ئەتۆمان لەبیر بێت. یا ڕەبی خوای گیان داوات لێ دەکەین زمانێکی زاکیر و زمانێکمان پێ بدەی کە هەمیشە یادی تۆی پێ بکەین. خوایە دڵمان وا لێ بکەی کە لە تۆ بترسێ و ترسی تۆی تێدا بێت. یا ڕەبی خوایە گیان ئەندامەکانمان وا لێ بکەی کە سەبر و ئارامیان هەبێت لە بەرامبەر هەر بەڵاو موسیبەتێکدا کە بەسەرمان دێت. یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمانوێنی لە ڕۆژی قیامەتیشدا لەسەر کەلیمەی تەوحید زیندومان کەیەوە لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا کۆ بکەیەوە و بمان پارێزی لە هەرچی ناخۆشی و ناڕەحەتی دۆزەخ و دەشتی مەحشەر هەیە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.